لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانه 538 لوانه كاين تفسير القرآن في روزبين وخزمتان بمن بست رضامندی رب العالمين وهوادان ايوي ازي سودي لور بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا ليبلونكم الله بشيء من الصيد تناله أيديكم ورماحكم ليعلم الله من يخافه بالغيب فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. بەڵخۆشە وێستناوە و لەوانە ڕابردووش لە خزمەتە واتە پیرۆزەدا بووین کە رب العالمین دەفەرمی ئەی کۆمەڵە بڕواداران رب العالمین اختبارتان دەکات و تاقیتان دەکاتەوە بە شتێک لە ئەو ئاژەڵە چێویانەی کەوا ڕاو دەکرێن تاقیتان دەکات و بۆی کەوا لێتان نزیک دەکەن و لە کاتێکدا ئەنگۆ لە ژێر ئیحرامن ناتوانن شەرعەن نابی ڕاو بکرێت لە کاتێکەوە ئینسان لە ژێر ئیحرامدایە ئیتر ئەو وەکو تاقیکردنەوە ئەو ئاژەڵە چێویان لێتان نزیک دەبنەوە تاوەکو بەدیار بکەوی کە چێ لەخوا دەترسێ سبحانه وتعالى بەغەیب. ئەوجا هەر کەسێکیش لە دوای ئەو فەمەن اعتدى بعد ذلك لە دوای کەوالۆی بەیان کراکەوە نابی ڕاو بکە تعدا بکە ئەوە فله عذاب ئەلیم عذابش بە ئێش و ئازاری لە بۆ هەیە. دیارە مقاتلی کوڕی حەیان دەڵێ أنزلت هذه الآية في عمرة الحديبية أو آية لعمري حديبية دابزي فكانت الوحش والطير والصيد تغشاهم في رحالهم. يتلوان لجير إحرام دابون أو بابلين آجرة شيويانا للتير لآجرة كان كواراو دكرين بخويان دهاتنا لاي أوانو لاي أو منطقة كأوان خيوتي أنت هل لو لم يروا مثله قط فيما خلا پێشترێ قەت بە چای خۆشتوانێت بکەوە ئەو ئاژەڵان ئەو هەندەلیان نزیک ببنەوە فنهاهم الله عن قتل وهم محرمون کەواتە خوای گەورە طبعا کەسێک لە ژێر ئیحرام دابیتن نەهی کردیا لەوەی کەوا شەرعەن نابی حەیوان ڕابکە وەکو تاقیکردنەوەی ئەو حەیوانانە لێیان نزیک دەبوونەوە بەڵام ئەوان نەدەبوایە با بڵێن ڕاوی بکەن ئیتر ئەوەش وەکو تاقیکردنەوەیەک ليعلم الله من يخافه بالغيب وكل وان رب باسمان كر ليعلم الله تاكو رب العالمين بزاني زوكو تفسير سعيد ضلي ليعلم الله علما ظاهرا للخلق واتا او علم اخواي يقول واتا لبو خلشيش بديار كوي بظاهر يترتب عليه ثواب والعقاب تاكو ثواب عقاب لسري ترتيبي واتا الليله هرشتك حتى روج قيامه روده دا رب العالمين هموي آقاداره هەمووی دەزانی کووە و بە چ شێوەیەک ڕوو دەدا بەڵام لەسەر علمی خۆی سابقی علمی خۆی خوای گەورە حسابمان لەگەڵ ناکە لەسەر سابقی علمی خۆی حسابمان لەگەڵ ناکە بەڵکو لەسەر ئەوەی کەوا لێمان بەدیار دەکەوێت کە مطابقە لەگەڵ علمی خوا سبحانه وتعالى. یعنی عەجیبە خوای گەورە ئیرادەی بۆ ئینسانە بەخشیە کە ئیرادەی هەیە هەر یەک لە ئێمە کە بە ئینسافەوە بیر لە خۆمان بکەین و فعلا لێمان بەدیار دەکەوێت کە ئێمە توانامان هەیە چاکە بکەین تواناشمان هەیە خراپە بکەین بەڵام رب العالمین کە ئەو ئیرادەی بە ئێمە بەخشیە کە هەردوو ئیرادەمانی پێ بەخشیە دەشزانی ئێمە چی اختیار دەکەین ئەوە علمی رب العالمینە علام الغیوب رب العالمین سبحانه وتعالى بەبێ ئەوەی فەرز بکا لەسەرمان دەشزانی ئێمە بە اختیاری خۆمان چی اختیار دەکەین
ئیتر لەسەر علمی سابقی خۆی کە دەزانی ئێمە لە مستەقبەل چ اختیار دەکەین لەسەر ئەوە حسابمان لەگەڵ ناکە بەڵام لە دوای ئەوەی کەوا بە فعلی ئێمە ئەو شتەمان اختیار کرد ئەو جار لە چاکەیان لە خراپە لەسەر ئەوە خوای گەورە سوبحانەوە وتەعالا ئەو جە حسابمان لەگەڵ دەکات پاداشمانداتەوە سزامان دەدا لەسەر ئەوەی کەوا بە خراپە ئەنجامماندا کەواتە لیعلەم الله لێرەدا علمی سابق هەیە خوای گەورە علمی لاحق هەیە علمی سابق ئەوەی کەوا خوای گەورە دەزانێت تا ڕۆژ قیامەت ڕوو دە بەڵام لەسەر ئەوە حسابمان لەگەڵ ناکە علمی لاحق کاتێکەوە ڕوو دەدا بە فعلیش مطابقە لەسەر لەگەڵ ئەو علمەی سابقی خوای گەورە لەو حاڵەتەی خوای گەورە لەسەر ئەو علمەی کەوا عملی لەسەر باڵێن ئێمە بە عمل ئەنجامماندا بە عملی و خەڵکیش ئاگادارن لەسەر ئەوەیە خوای گەورە سوبحانەوە وتەعالا حساب و پاداشمان لەگەڵ دەکات حساب و باڵێن پاداشت و سزامان دەدا لیعلم الله من يخافه بالغیب ورزقك ابن كثير دلي يعني أنه تعالى يبتليهم بالصيد رب العالمين تاقيان دكاتوا بالصيد لتظهر طاعة من يطيع منهم في سره أو جهره تاوكو طاعتي أو كسا بديار بكوي بأشكرا وبنهيني تند لخوادة ترسي وكو لا سورة المسجد فرمي إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير زور مهمة براستي بغيب لخواب ترسي وكو هردو معنا لا وأنا رابط باس ماكر هم وكو ذاتي خوا سبحانه وتعالى كغيبا لمن ديارني هم لو كاتيك ولا فرساوي خلشينين بتنياين عيني لي بترسين لرب العالمين لي بترسين كواتا بوشي وكو ابن عثيم رحمة الله عليه فرمي هل وەکو خوای گەورە بەنسبەت بە سەحابە کەوا لە عومرەی حودەیبیە لەوێن دەرێ بەو شێوەی تاقییانی کردەوە کەوا نەدەبوایە ڕاو بکەن لە کاتێکدا کەوا ئاژەڵە چێویەکان لێیان نزیک بوون وەکو ئیبتلا و تاقیکردنەوە تاوەکو مووقیف و ئیمانیان بەدیار بکەوی کەوا بە فعلیش لە حیز ڕوایەتێک ناتکەوە یەک لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوان لێ ڕازی بی یەک لە ئەسحابەکان کەوا فعلا ڕاوی کردبی هەر هەمووی لەو تاقیکردنەوە بە سەرکەوتووی دەرچوون نەوەک وەکو بەنی ئیسرائیل کە خوای گەورە ئیبتیلای کردن وەکو ئەسحاب السەبت کەوا شەموان لێیان قەدەغە کرابوون نەدەبا حوت نەدەبا ماسی کە لە کەنار دەریا بوون نەدەبوا ماسی ڕاو بکەن ڕۆژی شەموان ئەوان حیلەتیان دەکرد ڕۆژی جومعە تۆڕیان دادەناوە ئیتر لە ڕۆژی شەموو هەر ماسێک دەهات دەیگرت بەڵام ئەوان بەدەستی نەیان دەگرت ڕۆژی شەموو هەمیان دەگرت وەکو حیلەیەک بەڵام طبعا لنتزدى أصحاب السبت وكو معلومة كخواي يقول لسورة البقرة ولسورة الأعراف بس يعني كاتن خواي يقول مسخي كردني بميمون وبلاس خوا بنامان دا بلام أصحاب خوان اللي رازي بي كاتك ولا جر إحرام دابون خواي يقول تاقي كردنوا خواي يقول تاقي كردنوا بو آجر تشوي يعني كوا لين نزيق دكوتو أو زالك روش يكس دستي لو دريج نكر يكس راوي نكر لأصحاب بو پەڕی سەرکەوتووی لە تاقیکردنەوە کە دەرچوون تۆکو ابن عثەیمین دەڵێ کە ئەسحاب بەو شێوەی تاقیکردنەوە هەموو ئینسانێک لەلایەن ڕەب العالەمین تاقی دەکرێتەوە بۆی کەوا ئەسباب و هۆکارەکانی ئەنجامدانی گوناح دێتە پێشی و لۆی ئاسان دەبی تاوەکو بە دیارکەوی ئامادەیە ئیمانەکەی خۆی بپارێزی و زەخت لە خۆی بکا و مجاهدەی نەفس خۆی بکەکەوە نەفس پێی خۆشە خراپە بکە لە تەنهایی گوناحی لۆ ڕێک دەکەوی لە تەنهایی گوناحی لۆ ڕێک دەکەوی پارەی حەرامی دێتە پێش لایەنی شەهوەتی دێتە پێش ئایا لێرەدا ئیمانەکەی سەنجی مەحەکە ئیمان دەوردەبینی بڵێ ئەگەر خەڵکیش نامبینی ئەدی ڕەب العالەمین کەواتە زۆر مهمە زۆر مهمە خوای گەورە دەفەرمێت تاقیتان دەکەینەوە تاقی دەکرێنەوە بە ئاسانکردنی هۆکارەکانی گوناح و بەتایبەتیش لە تەنهایی بەڵام ئایا ئەنجامی دەیان نایە وەکو ئەسحاب خوان لێ ڕازی بی سەرکەوتوو دەبی لە تاقیکردنەوە یان وەکو ئەسحاب السەبت خوا پەناماندا دەرناسی لە تاقیکردنەوە حیلە دەکەی خوا پەناماندا فمن اعتدى واتە هەر کەسێک تەعەدای کرد بەتایبەتی چووڕاوی کرد بعد ذلك لە پاش ئەوەی کەوا خوای گەورە ئیعلانی کردێکەوە نابی ئینسان لە ژێر ئیحرامدا ڕاو بکە فله عذاب ئەلیم ئەوە لە بۆی هەیە عذابەکی بێئێش و ئازار لە بەرەوەی مخالفەی ئەمری خوای کردیە لێردا لە خاڵێکی دیکە لەیەبلوەنەکم الله بشەیء من الصید بشەیء من الصید دیارە بشەیء من الصید بە شتێکی کەم
تاقیتان دەکەینەوە لەو ڕاوەیەکەوە لەو ئاژەڵە شێویانەکەوە لێتان نزیک دەبن و ڕاو بکرێن بە شتێکی کەم تاقیتان دەکەینەوە. يعني حكمة سيا لبرد سدفن بشتيشي كم ناصر لانتصاب دلي والظاهر والله أعلم أن المراد بما أشعر به اللفظ من التقليل والتصغير أن تدميع على أن جميع ما يقع الابتلاء به من هذه البلايا بعض من كل سبحان الله همو أوشتاني كوا إنسان كان في تأخير كرينو شتيك لمزموع زور بنسبتي أو كوا لقدر إخوائي قورداها وإنه تعالى قادر على أن يكون ما يبلون به من ذلك أعظم مما يقع وأهول الله سبحانه وتعالى بتوانا تاقيام كاتو بشتي قورتر وأنه مهما دفع عنهم مما هو أعظم في المقدور فإنه يدفع عنهم إلى ما هو أخف وأسهل لطفا بهم ورحمة بلان خواهي قورشتا قورا كانينا انت سريو بيتا عن تاقينا كاتوا وكو لطف رحمتك خواهي قورا بشتا قورا كان تاقي معنا كاتو بشتا كان ليكون هذا التنبيه باعثا لهم على الصبر يتركاتك واخواي قول دفرمي بشتيشي كم تاقيتان دكينوا وكل سورة البقرة دفرمي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات لو بشيء بشتيشي كم طلع بوتسية أولا تا وقتي ما بقيشتي زور قولة الهي لوا بكمي بزان مصيبتك دو تاوكو يكون باعثا لهم على الصبر هانيا بدال بوي كوا صبر لسر بقرن تحمل بكن ئیتر خۆیان ئامادە بکەن تاوەکو مفاجئ نەبی لە بۆیان خی گەورە پێشوەخت پێمان دەفەرمیتن ئیتر لەبەرەوەی کە شتێک کە مفاجئ بی لە بۆ هەموو ئینسانێک زۆر زۆر قورسترە کاتێکەوە لە پێشووتر ئینزار پێدرابیتن ئەوە سەهلترە وحاصل ذلك لطف في القضاء ئیتر پێشوەخت کە خەبەرمان پێدا و وەکە موسیبەتەکەش دێتن خی گەورە سوبحانەوە وتەعالە دەفەرمی شتێکە لە موسیبەتە گەورەکان هەمووی نییە و بەشێکی کەمە ئەوە هەمووی لطف و ڕەحمەتی رب العالمینە و هەروەها وەکو پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێکیش کە موسیبەتی بەسەرها ومن يتصبر يصبره الله ئەوەی کە مەطلوبە لە ئێمە لە سەرەتادا تەکلیفی سەبر لە خۆمان بکەین هەر کە لە سەرەتادا تەکلیفی سەبر لە سەرخۆت کرد يصبره الله خی گەورە سەبری پێدەبەخشی عليك البدء وعليه الانتهاء عليك البدء وعليه الدوام ئیتر ئەتوو پێویستە سەرەتا ئەوە قەدەری خۆیان لە تەعامل لەگەڵ بەندەکانی پێویستە مەوقیفی یەکەم خۆڕاگربی ئەو جا خی گەورەش لۆت تەواو دەکا و بەردەوامی دەکاتن ئیتر ولنبلونكم بشيء من وكل آتك سورة البقرة من الخوف والجوع ليرش لنبلونكم بشيء من الصيد بشتيق لصيد كواتب راستي أو الرحمة خواي قولي لطف رب العالمين ببندكاني كوا لمصائبش زور تخفيف دكا لسريان لقدر أوي كوا بيان تحمل بكري لدواي وهر لا درجة أو بابتا رب العالمين دفرمي يا أيها الذين آمنوا أي كومر بروادارا لا تقتلوا الصيد وأنتم حرم واتا راو مكنوا ميكوجن أو آجرت شيئا لكاتك داك أنقول جير إحرام دان ومن قتله منكم متعمدا هر كسي لنقو بمتعمدي وأن قصد بسي راو بكا وبيكوجي أو حيوانات شيئا فجزاء مثل ما قتل به من النعم ئەوە سزا دەدرێتن بۆی کەوە چ ئاژەڵە شێوی کوشتیە هاوشێوەی وی ئەوجە لە حۆشتر یان لە چێل یان لە مەڕوو بزن هاوشێوەی وی ئەو حیوان لە چ نزیکە هاوشێوەی وی پێویستە بکاتە هەدی پێویستە بکاتە قوربانی لە بۆ بابن لە منطقەی حەرەمیش ئەو قوربانی ئەنجام دە لە بۆ خی گەورە سوبحانەهو وتەعالە يحكم به ذوى عدل منكم چێ حکم پێ دەکات چێ حکمی لەسەر دەدا لەسەر ئەو کەسە ذوى عدل دوو کەسی کەوا بابرێن خاوەن عدل بن کە دەین باسی دەکەین لە ئیمانداران دەفەرمێن منکم لە ئیمانداران هەدیەن بالغ الکعبە وەکو گوتمان ئەو حیوانش کە سەر دەبڕی هاوشێوەی ئەو حیوان کە کوشتیتی پێویستە ئەو هەدیە بگاتە کعبە واتە بگاتە منطقەی حەرەمی کعبە ئەو کەفارەة طعام مەساکین یان پێویستە کەفارەت بدا یان پێویستە کەفارەت بدا طعام و مەساکینەوە چەند فەقیرێک نان بدا کە دەین تەفسیلی باز دەکەین ئەو عدل ذلك صياما ليذوق وبال أمره یان ئەوەتە ئەو عدل ذلك لە زیاتی ئەوە ڕۆژی بیتن ليذوق وبال أمره کەواتە ئەو شتانی کە بۆ دانرایە وەکو کەفارەت تا وەکو
بابلين تام بك عاقبتي أو كار خرافك وأنزامي دا عفى الله عما سلف أو كبيش تروي دا عفى الله عما سلف رب العالمين عفوي كردن ومن عاد برام ديسان أو كبقرة لدوائك وحكم كيزاني فينتقم الله من الله سبحانه وتعالى انتقام لذكاته والله عزيز ذو انتقام الله سبحانه وتعالى عزيزة خاون عزته قوته دا صلاة وخاون أو تواناشك وانتقام لك سانك دكاته كواسنوركاني دبزينان لتفسير وسيط درباري واتدله ورواية ذكر أبا اليسر كان وكي عمري كري مالشي أنصارية كان محرما عام الحديبية بعمرة لصالي حديبية ديار لو سفر أبوه كالقلب پیغمبر صلى الله عليه وسلم لخزمتي بوه لحديبية كأوج لجير إحرام دابوه فقتل حمار وحش فنزلت هذه الآية يتر جوادريجي وحشي كحلالة طبعا فرق لك جوادريجي أهلي جوادريجي وحشي تشيوي بابلين راوي كرد يتر درباري أبي أو آتا بزي كوا حكمكي كخواي قول لردا بياني كرديا ديارة أو آتا زور أحكامي تيدا والله من برتوابوني كاد لير دوستين فبشتوان رب العالمين لواني داهاتو دين وخصمتي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.